دوێنێ کە سەرۆک وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدای کردبوو و بۆ وتوێژ لەسەر بابەتی نەوت و وزە دوای ئەو توێژە یەکسەر کێلگەی غازی کۆرۆمۆرۆ لە چەمچەماڵ بۆمباران کرا. کێ ئەم کارێکی باڵێ فەرموو؟ بەڵێ دەخیل دیارە بردومانکردنی کێلگەی غازی کۆرۆمۆر ڕووداوێک و پێشاتێکی تازە نییە. ساڵی ڕابردوو لە مانگی 89 و مانگی دا چەندین جار کێلگەی غازی کۆرۆمۆر بردومان کراوە، بەڵام لە سەرەتای ئەم ساڵەوە لە ڕۆژی هەینیەوە یەکەم جارەکە جارێکی تر کێلگەی غازی کۆرۆمۆر بۆمبارانە کرێت و ئەگەرچی ڕەوا ڕاگەیەنرا کە هۆکاری تەقینەوەکەی نێو کێلگەی غازی کۆرۆمۆر بەهۆی تەقینەوەی تانکەرێکی غازی شلەوە بووە، بەڵام بەپێی ئەو بە دواداچوونانی کە ئێمە ئەنجامانداوە نەخێر تەقینەوەکە بەهۆی درۆنەوە بۆمباران بووە و وەکوی کە بەرپرسانی حکوومەت بە شێوەیەکی ناڕاستە و خۆباسیەکەن هەموو ئەو کاتوێشانەی کە ئاهاویشترێن بۆ کێلگەی غازی کۆرۆمۆر و هەموو ئەو قەسفانەی کە ئەگرێن لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقەوە و بە تایبەتی تر لە سنووری قەزای خورماتوو ئەنجامەدرێن و دیارە قەسفەکەی ئەم جارە کە هاوکات بوو لەگەڵ سەردانی سەرۆکی حکوومەت بۆ بەغدا بەپێی قسەی شارەزایان و چاودێران ئەمە ئەوەی لێ خوێنرێتەوە کە گروپەکان دەیانەوێت لەم ڕێگەیەوە ئەو پەیامە بگەێنن کە تەنها حکوومەتی عێراقی بوونی نییە، بەڵکو ئەوانی شەن و قسەشیان هەیە و ئەمەیە ئاماژە بەوەش بکەم زۆر جار ئەو بردومانانەی کە ئەکرێن ئەدرێ لەو شوێنانەی کە هەوڵی فراوانکردنی کێلگە غازەکان تیادرێن، نەک ئەو شوێنانەی کە غازیان لێ بەرهەمە هێنرێ. دیارە ئەمەش بە پەیامێک دانرێ بۆ ڕێگرتن لە هەوڵەکان بۆ فراوانکردنی کێلگەی غازی کۆرۆمۆر و زیادکردنی بەرهەمی غاز. دڵشاد دەمویست پرسیاری ئەوە بکەم، یعنی ئەو لایەنەی کە ئەم شوێنەی بردومان کردووە ئامانجەکەی چییە؟ ئەوێ چی بڵێ؟ دەخیل دیارە غازی ئێران لە ئێستادا لە بازاڕەکانی عێراق و ناوچەکە هەیە و غازی کۆرۆمۆر ئێستا ڕۆژانە نزیکەی 500 ملیۆن پێسێجا غاز بەرهەمەێنێەوە. پلان هەبوو ئەم ساڵ بڕی بەرهەمێنانی غاز بگاتە 722 ملیۆن پێسێجا و پلان هەبوو بۆ ساڵانی داهاتوو بگاتە سەروی ملیارێک پێسێجا. بۆیە هەموو ئەمانە ئەوەی لێ خوێنرێتەوە کە ئەمە پەیامێکی ئیقلیمیە بەوەی کە بوار نادەن کێلگەی غازی کۆرۆمۆر فراوان بکرێ و غازی هەرێمی کوردستان ببێتە جێگرەوەی غازی ئیقلیمی لە ناوچەکەدا. هەموو ئەمانە پەیامی لێ خوێنرێتەوە و بە دیاریکراویش ئەکرێ بڵێن پەیامەکان گەیشتون و کۆمپانیای دانەغازی ئیماراتی کە گرێبەستی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە بواری فراوانکردنی کێلگە غازەکەی تا ڕادەیەک ڕاگرتووە. دڵشاد ئەنوەر پەیامەری دەنگی ئەمریکا لە کەرکووک لەگەڵ مامبوو. زۆر سوپاس.